خۆشەویستان و ئەزانمان بیسەرانمان لە سەر شەپۆلی FM 94.1 بینەرانمان لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزیۆنی گەڕانێزی سڵاو و ڕێز بۆ ئێوە خۆشحاڵم ئەم ئێوارێژ ژێمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بەناوی بەرنامەی هونەرستان بۆ ئەڵەم بەرنامەی تایبەت لەگەڵ برایەکی خۆشەویست و ئەزیزمان هاوکاری خۆشەویستمان و یەکێک لە پەیامنێر و یەکێک لە ئەتوانم بڵم نوێنەرەکانی گەڕان میدیا لە دەرەوەی وڵات لە تاراوگا کاکاوژین سورداشی بەخێر بێ کاکاوژینجان کاکاوژین دەنگێکی خۆشی هەیە و زیاترش حەزی لە گۆرانی گەڕیانە ئاواتەکانی ئێمە نێوەی کە لەو بارێک ئێمە حەزمان لێتی و هەروها کاکە ئەحمەی خۆشەویست بە ئامێریکی بۆرد کاکە ئەحمەی مادوونەناس و خۆشەویست و خۆبەخش کە هەمیشە لە گەڕان میدیا ڕۆڵەکی زۆر گرنگجێوێ دەستوچاوی ماجەکەم بەخێر بێ زۆر سپاس دەکەم کاکە حەمەجان کاک محەممەد فەریدون بە ئامێرینەی کەویش چەندین ساڵ ئەتوانم بڵم بە پیری ناکەم بڵم زۆر پیرە بەڵام ئەوە چەند ساڵەکە لە هەموو چالاکیەکان ئێمە لە کۆمەڵی هونەری میلی ئەوە هاوکارمان بووە بەخێر بێنێخوا سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ هەموو برادەران سپاس بۆ ئەو دوو ئاسفە جوانە دەستان خۆش بێ لە ڕاستیە پێشەمە بەرنامەیەکتر هەبوو ڕاستەوخۆ هەرچەند هاوکارم لە کۆنتترۆل زۆر نەخۆشە کە ڕێباز من سپاس یەکەم بەڵام هەر ماوەتەوە بۆی بەرنمەکە پێشکەش بکەین لە بەروی کاکاوژی نەگەڕێتەوە سەفەرەکە بۆ دەرەوەی وڵات پێشێ بچینە لە هەچ حیوار و بەسەرهات و لەسەر وا دەستپێکە وام پێخۆشترە بۆی بینەران یا بیسەران بزان کاکاوژین چییە حەزەکەم بە گۆرانێک جارێ وەڵامی ئەوە بینە دوای پرسیارە زۆر سپاس. بەکۆیز و خاڵ بێ بەکۆیز و خاڵ بێ بەکۆیز و خاڵ بێ بەکۆیز و خاڵ بێ ماڵی باوکەکان بەکۆیز و خاڵ بێ دایک نابینا زمانی لاڵ بێ باوک مردووبی قوربان خۆشی لە تاڵ بێ باوک مردووبی خۆشین لێ تاڵ بێ بەو خوایە قەسەم ماڵ بێتە نافە بەو خوایە قەسەم ماڵ بێتە نافە گەر لەگەڵ منە مەیلی خەلافە دوور لە بەڵای خۆت باوانت چۆڵ بێ خزمان وێنەی قایس پۆسیان لە کۆڵ بێ خزمان وێنەی قایس پۆسیان لە کۆڵ بێ خێڵی خێشانێ تووشی تاڵان بن خێڵی خێشانێ تووشی تاڵان بن بە پەنگی عیبران کورد و گۆران بن بێ کەس دامێنی کەست نەمێنێ با یەقوت لە شوێن یانە بخوێنێ با یەقوت لە شوێن یانە بخوێنێ
بجزانا ئەوان بە دووعای منە بجزانا ئەوان بە دووعای منە وا بێ کەس ماوی خۆشی لێونە ئەجینا تۆ بەو شادەماخەوە بە بورجێلاخ پای لەیلاخەوە بە بورجێلاخ پای لەیلاخەوە گیانە ئەگەر شۆژەیەم بیرت کردم گیانە ئەگەرات و بیرت کردم پەنجەرەکاندا مەخاو ئاخ لە ناو دێڕی نامەیەکە چاو لێک بنێ و جێڕامەخە ئاخ گیاونە چونکە زۆر شەواونە ئاخ گیاونە چونکە زۆر شەواونە کە سەرماوتە دێمەلات و نوێنێدەم بەسەردا ئەڵ بەهێ منی ماچ دەکەم ئەڵێم نەوە خەو بەردا بە کۆیز و خاڵ بێ 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 ماڵی باوانت خوایە بە کۆیز و خاڵ بێ دایک نابینا زمانی لاڵ بێ باوک مردووبی قوربان خۆشی لێ تاڵ بێ باوک مردووبی خۆشی لێ تاڵ بێ بەڕاستی هەم ژەنینێکی زۆر جوان هەم مۆسیقایەکی زۆر جوان هەم دەنگێکی خۆش و بۆشیان نووسیویت لە کۆمنتەکانە کاکاشم حەسەن گوڵی بۆ نردووی کاکتوانە قادر هەر لە دەرۆی وڵاتەوەڵە دەنگێکی خۆش سڵاوتان لێ بێت محەممەد بەکرێ سڵاو لە چاپی گەڕامیدیا بە خراتی میوانەکەتانەکەم دەست خۆش بێت بە هیوە لە ساقیدان کاک عوسمانی عەبدوڵڵاهی سڵاوتان لێ بێت بانە عیرفان سڵاوتان لێ بێت منیژڵام سڵاوتان لێ بێت دەستان خۆش بێت کاکە حەمەدجان بەڕاستی ئەم جۆرە مۆزیکە گە بەم شێوە پێشکەش بکرێ ینی هەرچەنە چیبۆرد زۆر کەس وازان کفرەکە چیبۆرد بەکابێ لە گۆرانی میلیا بەڵام ئەگەر بەم شێوە نەربوو بەم شێوە جوانە و بەم تەوزیعاتە پێشکەش بکرێ بە پێچوانە من پێم وایە ئەو تەکنۆلۆژیە خراوەتە خزمەتی هونەری میلیا و کاکاوشی بەتەئکید هیوادارم نمونەیان زۆر بێ کاک جەزا دەستیان خۆش بێت سەرکەوتوو بن کاکاوژین با بێمە لای تۆ چەند ساڵە خودداوەتە گۆرانی بەسەنی فێری هاتوویتە ناو بواری هونەرەوە خۆی کاک جەزا گۆرانی وەکو با بڵێن کەی کەشفکرۆ لە خۆتاکە دەنگە خۆشە مەسەن خۆی دوورە وڵاتی وای لێکردم تۆزێک لە هونەرەکە دوورکەومەوە بەڕاستی وەڵامتم بە پێچوانەوە وتم ڕەنگە لەوێت لە ئەوەیە لە غوربەتە دانیشی بێت تاقەت گۆرانی بڵێ ئەوم بیست خۆی ژیانی دەرەوە کاک جەزا مەشغوڵ تەکا بە کار و کەسابەت و بە ئیش و ینی ئەو هەلەو بۆ ناڕەخسێ بەڕاستی اینجا هەندێک وڵاتی شێ لەوانەیە لە ڕووی هونەری کوردیەوە تۆزە پێشکەوتوتر بێ بۆ نمونە سوید بەڵام وڵاتێکی وەکو بەریتانیا تۆزێک زەحمەتترە ئەویش ئەگەڕێتەوە بە چەند هۆکارێک لەوانەیە ئاسفی باشی تیانە بێ لە وڵاتەکە یان خەڵک زیاتر مەشغوڵی ئیش و کارە ئیتر ئەمانە وای لێکا تۆزێک زیاتر دوورکەویتەوە لە هونەر بەڕاستی دوایە لە تاراوگە ئەوەنە کاتەکان تەرخانە بۆ ئیش و دووری لە یەکتری و یا مەسەن کوردێک لە شارێکەوەی تر لە شوێنێکی تر بەتەئکید زۆر جار با بڵێن ئاهەنگمان هەبووە
لە شارێکی تر ئاهەنگمان هەبووە کاتێک کە پەیوەندیەکەی بە کەسێکی ترەوە بڵین بە ئالەت جەنەکانەوە بە تایبەتی سێرەکەی لەو کاتەیە ئەو مەشغوڵی ئەوی شوکارەیە ئیتر ناگونجێت شتەکان زیاتر ئیجازی کارکردن لێەوە بزانم بۆ شێوە نێم ناتوانێت دەقی ئیجازەوە ناتوانانی نەوەڵام مەگەر ئیش بۆ خۆت بکەی با بڵین ئیشێکی سەر بەخۆی خۆتە هەبێ بەداخەوە تاراوگە زۆر هوەرمەندی گەورەی هاڕیوە مەسەن هوەرمەندی زۆر گەورەمان هەیە چەند ساڵێکەوە من لیانە پرسم پەیوەندیمە لەگەڵەنە ئەو عاناتانە باسەکە بەڕاستی هەسەگەر سەیریشیکەن زیاتر هوەرمەندەکانی خۆمان ئێستا هاتوونەتەوە لەبەر خاتری هوەرەکە لە وڵاتە با بڵین ماونەتەوە زیاتر هاتوچۆی عێراکەن و لێرە ئەمێنەوە زۆربەی بەرنامە هوەرەکانیان لێرە با بڵین پێشکەشەکان وەک لە دەرەوەی وڵات ئاهەنگەکان تۆزە کەمترن لەوێ بەڕاستی کاکتوانە گیان نەوەڵا ئەو پیاوە لە کوردستان ناژی کاکاوژین لە بەریتانیاژی لە تاراوگەی وەکو جەنابەت ئیتر نازەم جەنابەت کاکتوانە تا ئێستا من نازەم لە بەریتانیا ژیە لە ئەڵمانیا کاکتوانە چێکە لە هاوڕێمیشەی بەنامەکانمان کاکە جوتیار گولێجەیی ئەڵێ سڵاوتان لێبێ سڵاو بۆ تۆش کاکاوژینجان هیوادارم چینە لای یەکێک لە بەرهەمە جوانەکانی تامان خۆشەویستان ئەمڕۆ نەگەمڕۆ چەند ڕۆژەکە کێشەی کارەبا و کێشەی تەکنیکی بە تەواوی هیلاکی کردوین ینی بەڕاستی ئەو ئێرهاق و مادوبوونی کە ئەبینین بە دەموچاومانەوە بە ڕوخسارمانەوە هەمووی کێشەی تەکنیکی و کارەبای ناو گەڕیان میدیایە کە بە تەواوی مادووبووین بەدەستەوە ئەمەوەتان پێڕابگەێنم کە ئێمە ڕۆژی شەممە کاژمێر دوو لە هۆڵی تەوار لە سلێمانی هەمووتان بانگێش کراون بۆ بینینی یادی دامەزرانی 2 ساڵەی دەستگای میدیایی گەڕیان کە لە کەرنەڤاڵ و ڤیستیڤالێکی زۆر جوانە لەو هۆڵە پێشکەشەکرێت هەر کاتی هاتن هەر کەسێکتان هێنا خۆتان و خانەوادەکانتان ئەتوانن بێن بۆ هۆڵی تەوار ڕۆژی شەممە کاژمێر دوو بمان بینن لە ڤیستیڤالەکە کە ئێمە یادی 2 ساڵی دامەزرانی گەڕێمیدیاکەینەوە بەس پێنجەکەی پێشەوە کاک ئەحمەد خۆشناوەتی وەرەگین تایەوە ئامادەکاریەکەم بۆ گۆرانەکە کاک ئەحمەد جانێوەرە باش وارتان باش کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە هەر لێرەوە تاکو و پایتەخت سڵاو و ڕێز بۆ توی ئازیز و خۆشەویستمان قوربانی تۆ بم دەستەکان نازەکەم لە هەولێرەوە تاکو و تۆجێ جوانەکەی گەڕیان میدا سڵاو و ڕێزم بۆ تۆ بۆ ئەو نەرمەندە خۆشەویستە کاکە هاوژین و هاوڕێیانی کاک ئەحمەد جان دڵنیام ئەو پرسیارە لە دروست بوو بۆ تاخیر بن چکە ئاگام لێبوو کە پەیوەندی دەکرد بەڕاستی لە ماوەی ئەو 27 دیاسی دقەی کە تاخیر بوو نوابزان یعنی مبالغەیتیانە 10 جار لێرە کارەبا کوژایە و کارەبا هاتەوە یعنی زۆر کێشەمان هەیە کێشەی کارەبا بە تەواوی تاقەت پڕوچێنی کردوێنی ئەبینی بە تەواوی لەشتان ساغمە وەڵا کە ڕێکلامەکەم کرد من کاتژمێر 3:30 دانابوو بەداخەوە بەس کەسی تقریبان کاتژمێر 9 وەک دواکەوە تەلەفۆنێکم کرد جواب نەدا گوتم بەخوا دیارە کێشەی دروست بووە باوەڕم پێ بکە نەکێشەی دەکێشە جگەل لەوەش کاک جەزاد سوبحانەڵڵا ئەمڕۆ 2 جار کەوتمە مەفرەسەی مرورەوە کاکاوژین چوو خۆی ئامادە بکە بێتەوە دەزم 2 جار لە مەفرەسەی مرور لەگەڵ ڕێزمان بۆ برادرانی مرور چای یەک بێ چاماسیانەکەم من زۆر سپاسیانەکەم بەڕاستی ئەرچێکی زۆر ئیجای سایەکەکەشم ئەوروپیە تۆزێک ئەوە نییە ئەوە تاخیری کردن تا سەری شتەکانوتیان بۆچی تەرجمۆ نەکردووە ئیتر ماڵیان ئاوا بێ سپاسیانەکەم یارمەتیان بەرنامەیەکی جوانم پێرتە چەندێت سپاس بۆ توی ئەزیز و خۆشەویست قوربانتم کاتش خۆش بەوە سەرکەوتوبن بە زەو دوو کۆمنتە زیاتر ناخەنەوەی گۆرانەکە داستانەکەم کە هاوڕێی هەمیشەی بەرنامەکەیە دیارە گوڵ و دڵوانەی نادۆ سپاس یەکەم ئەحمەد شەقڵاوەڵە سڵاو و ڕێز و حورمەتم بۆ کاوێزای خۆشەویست و تەواوی کارمەندانی گەڕیان و هەموو لایەک هەمیشە سەرکەوتوو بن سواز نونەخان ئەڵە سڵاو لە خۆتی میوانەکانە سڵاو بۆ ئێوە فەرمووە چینە لای گۆرانیەک بێتەوە
دێوانەی عاشقی یار نابێ دڵێک دێوانەی عاشقی یار نابێ لە پێناو یاری سەرگەردان نابێ یاخوا و دێڵە لەژێر خاکا بێ یاخوا و دێڵە لەژێر خاکا بێ بە دووعای عاشقان هەروە وەیلا بێ بە دووعای عاشقان هەروە وەیلا بێ ئەی لێمان تۆراوە سەیزادە چاوشین لێمان تۆراوە سەیزادە چاوشین هەراشتی خۆشە لە دوای کارۆخین هەراشتی خۆشە لە دوای کارۆخین خۆزگات پرسی جار جار هەواڵم خۆزگات پرسی جار جار هەواڵم بۆ دیدانی تۆ چەند ئاونداڵم ئەگەر ئازانی ئێستا بە حاڵم ئەگەر ئازانی ئێستا بە حاڵم شەو ڕۆژ داماو وێنەی خەیاڵم شەو ڕۆژ داماو وێنەی خەیاڵم هەی مەم کوژا بەناس بم بڕا بە تێغ مەم کوژا بەناس بم بڕا بە تێغ بیکە قازاوەی تەشەی بە باشێخ بیکە قازاوەی تەشەی بە باشێخ ئاگری جەرێگم دەشتە سووتێنێ ئاگری جەرێگم دەشتە سووتێنێ فرمێسکم دەریای خوێن هەڵاسێنێ دەزوو پێم بێڵێ وای لە چی شوێنێ دەزوو پێم بێڵێ وای لە چی شوێنێ کێ هەواڵێکی جوانی بۆ بێنێ کێ هەواڵێکی لەیلم بۆ بێنێ هەی مەم کوژا بەناس بم بڕا بە تێغ مەم کوژا بەناس بم بڕا بە تێغ بیکە قازاوەی تەشەی بە باشێخ بیکە قازاوەی تەشەی بە باشێخ ئەگیانە ئەگەر ڕۆژێ شێتێک دی سەیری کردی بە تاوسەوە
گیانە گەڕۆژێ شێتێکدی سەیری کردی بە تاوسەوە باش بزانە ئەوە منم گیانە باش بزانە ئەوە منم شێتەکەی خۆناوسەوە هاتووم لە باخچەی دڵ تا بمنوێنی هاتووم لە باخچەی دڵ تا بمنوێنی تاوی عاشقەکەم بۆ ببارێنی تاوی ئەم عاشقەم بۆ ببارێنی ئەی هەرواکو جاران بێمە باوەشت هەرواکو جاران بێمە باوەشت تێر سەیری کەم با چاوی گاشێ تێر سەیرم کەی با چاوی گاشێ هەی مام کوژە بەناس بم بڕا بە تێغ مام کوژە بەناس بم بڕا بە تێغ بیکە قەزاوەی تا چێی باباشێ بیکە قەزاوەی تا چێی باباشێ دەستان خۆش بێ نازانم مەگەر بیسەرانی ژیابی نەرانە خەڵکی هەواداری تر وەکو من چێژی لێ ببینە دەست و پەنجەتان خۆشە چکە بەڕاستی من ئارامە بووە چکە خۆم زۆر نەئارام بووم خۆشەویستان باوەڕتان هەبێ یعنی چەندین هەوڵی نەزۆکێ تەنانەت بۆی لەباربردنی ئەم کەناڵەش ینی بۆی نەیهێڵن ئەم گەڕێن میدیایە ئەیتە بە ئەنوای شێوە جێچەڵمان پێکرێ بە ئەنوای شێوە ئاستەنگمان بە دروستەکرێ بەڵام ئێمە بەردەوامین دوێتمە لای کۆمنتەکان پەیوەندیەک وەرەگرم کاکەتوانە قادر ئەوەی کە پرسیارەکەی کردبوو دیارە خۆشی لە بەریتانیا کاکتوانە جانسلااو ڕێز بۆ تۆ کاکتوانای هاوڕێ مامە جەزاجانم کاتتان باش ئەم کاتتان باش و ئێوارەیەکی خۆشتان باش دەنگ و باستان مامە جەزا کاوی تۆ ماچەکەم هاوڕێی دڵسۆز و هەمیشەیی هەموو بەرنامەکانی گەڕێ بانێ مامە جەزاجان کاکە بە خێراتنیە و پیاوەڕێزاکەم کاکە هاوژین بەویش کاکە حەمەی فلوت ئەگە درۆنەکەم ئەرەوەڵا کاکە حەمەد لێرەوە پیاوەڕێزە عەسب لێرەکەش نایی نازانم بەدەزانم ژنبرای کاکاهینی گۆرانی بێژە کاگەحمە و کاگەحمەوەکی گەنجی خۆشەوی ڕێز و سڵاو خۆشەویستی مێ بۆی وەڵی منە پیاوم تاسە لە بەریتانیا نەدی وەکو گوای خۆم لە بەریتانیاشیم کە مامە جەزا خۆشی بەڕاستی خۆ لەوێ لەکوێ بیبینی فەقیرە خۆ لەوێ خۆ دەزانێت لە بەریتانیا ساڵی ئەگەر یەک نەورۆز هەبێ یا کاکتوانە تۆ لە کوێژی وەڵی من لە نیو کاسڵەشیم کاکاوژی کاکە ئێمە دوورین من لە کڕۆید نەژی لە کڕۆیدن باز بەڕاستی سەوتێکی خۆش تەندروستی و سەوتێکی خۆش و ئارام و مامە جەزا گوێشم لەو کەریمە قسەیە بوو هیچ کەسە ناتوانێت ڕادیۆ بێمە داخات منۆکو خۆشم پێم وتوی بەوا جەزاشم بە جەلالیشم وتووە یەکەم کەسم کە من بۆ قەزیەی کۆمەک چی یەکەم کەس من بخەنەینەوانێ و من بەشدار بم بەڕاستی لە کۆمەکانی هەیتر من ئەوەی کە من هەستی پێەکەم بۆنی ئامارێکەکەم کە جێچەڵ بە گەڕێمیدیا کرێت لە بەروی ئێستا پێگەیەکی زۆر باشمان هەیە لەناو کۆمەلگایە بینەر و بیسەرێکی زۆرمان هەیە پانتایەکی زۆرمان داگیر کردووە ئەیتر لە وڵاتەیە وایە خۆی کە ئیشت کرد ڕاستی دێ بڵێم من چەند ساڵە لەم بەریتانیام گوێ لە هیچ شتێک ناگرم بەڕاستی نە ڕادیۆ نەیشتە بەس تاقە ڕادیۆکە گوێی لێ بگرم ڕادیۆی گەڕیانە ینی بەڕاستی ژێڵم لە دڵەوە تۆ خۆشەویست و هاوڕێی دڵسۆز و یەکێکی لە ئەندامانی خێزانی گەڕیان کاکە توانەجان بەڕاستی مامەجدا من حەزەکەم لێرەوە یەکەم کەس لە من دەست پێ بکەن کاکەجان بۆ ئەدایشی ئەمە بۆ جیفانی تۆ نییە بۆ جیفانی کاکە ڕێباز نیە سێری کاک ڕێباز بە نەخۆشی هاتووە بۆ مۆنتێرن و مۆنتاژ و بەڕاستی یعنی ئیشەکانی کابرا دانی یەشێ هەموو دانی بادە بووە سێرەکی کابراایشی خۆبەخشە این بەڕاستی کاکە توانێمە پێمان ئای بە زۆم شتانە بە خەڵکی نافرۆشینەوە چکە ئێمە ئیشەڵا ڕۆژی دوانزەی مانگ لە هۆڵی تەوا لە فێستیڤالەکە بە خەڵگەڵین ئێمە بۆچی دامەزراین ئێمە بۆ ڕێوینەوەی خەمەکانی خەڵک دامەزراوین بەڵام بەچی بە لەشکرێک کارمەندی خۆبەخشی مادوونەناسی بێموچەی گیرفان بەتاڵ تیانایە باوەڕ پێ بکەن لە کارمەندەکان ئەتوان بڵم بژێوی ژیانی لە ژێر سفرەوە مامەجەزا من دوور نزیک ئاگام لە تۆ ینی بەست تۆوای لێتە کاوانتەرەکەی ماڵە بێنی بیفرۆشی بەڕاستی من ئەیزانم تۆ
تۆ ڕۆحی منی کاکە تواناجیان یعنی بەڕاستی ئەوی بە تۆ کرێ بە زۆر کەس ناکرێ بەس مەعەلەسە بقەی چێکە ینی بۆ ئەم حکومەت و دەستگای خۆ لە ناو یەکێتیای کابراایەکی لە چەند ساڵ یەکێتی یەقەی چێکە با دەسێ درێژکردن پارە نێن بە تۆ بەس بڵێن کاکە بۆ مەساریفی ئەگەر بۆ لاقیتەیەک مای چێکیە بڵێ بەڕاستی مۆنیتەرێ خراپ بێشتێ بێ بەڕاستی پێ ناگەم وەڵڵی من نامەوێت کاک توانەجانەمەیە بەس دامی کللتور بکەن ئەمە من لە پێناوی کللتور و هوەری شارەکەمە ئەوە وڵاتەکەم و نەتەوەکەمای کەمەجینا ئەوان ئەگەر بایەق بە هوەر ئەوە نایەن هوەر لە ناوە چێ چکە هەرچینەوە معلەسە مامە جەزا منە ناڵم کاکەیشان باس لە کاتان نەگرم هیوادارم سەرکەوتوبی هیوادارم ڕۆژ بە ڕۆژ بەرەوشتی باشتر بوو بینم لە لووتکە بوو بینم بە خێراتی کاگاوژینەکەم دووبارە شای کاگە هەمەی فلوس شای کاگە حمەدیش ماچەکەم و دەست و پەنجەتان خۆش بێ بەڕاستی ئەوەی بە ئێوە کرێ بە زۆر کەس ناکرێت هیچ کەسێ بە خۆبەخش هیچ تێ ناکاتە حەداگە ئەو ئەرکە قورسەی کە لەسەر شانی کاک جەزایە بەڕاستی ینی هەمومان پێزانین بەڕاستی کاکە هاوشینانی بەڕاستی ئەو خۆت لە ئەوروپاشیت هیچ کەسێک تەحەداکەم سەعاتێ بە بەلاشیش بۆ هیچ کەسێ ناکات بەتەچیت تۆزە لەو پێش ئەومان باسکە لە بواری هوەرە کاکتوانە ئەوەی لێرە کاک جەزای کا بەڕاستی ئەگەر لە هەچی وڵاتی چکە بووە ئێستا پەیکەریان بۆ دروستەکەی ئەی بەڕاستی مەجەزا بە هیچ کەسێک ناکرێ ئەی بەڕاستی ئەی بەڕاستی بەبێ هیچ مقابلێک زۆرە ئەوەی کە کردوەتی بەس بۆ خۆشەویستی هوەرەکە کردوەتی بەڕاستی بن و کاتێکی خۆش و ئێوارێکی خۆش و هەر لە خۆشییا بن و تەمەندرێژی بۆ مامەجەزا و بۆ مامە ڕێبازە خوازم ئینشاءالله سپاس بۆ دەسوازی ئەو دوو هاوڕێ دەسوازە کاکاوژێن و کاکە توانەجان کاکە ڕەندی خۆشەویست برازای خۆشەویستمان یەکێک لە ئەندامە دڵسۆز و هەوادارە سەرسەختەکانی گەڕان میدیا و یەکێک لە کوڕی بنەماڵە دێرینەکانی شاری سلێمانی بنەماڵەی سۆفی کەریم کاکە ڕەنجیانێوارە باش لە بامەجەزای گوڵ و دڵ ڵاو لە ئازیزی دڵی من کاکە ڕەنجیان تۆ خۆشەویستی باوکی ئەم کاکە ڕەندا لەگەڵ ئەم برایەتانە بەیەکەوە یەکێکین لە ئەندامە دێرینەکانی تیپی مۆسیقای مناڵانی بێخود و یا بڵین لە یەک قوتابخانە سەرەتایی بەیەکە خوێندومانە ئەمانش هونەر دۆست و خزمەتی هوەریان زۆر کردووە تەنانەت یەکێک لە کاسێتەکانی حەسەن زیرە کاڵە لە ماڵی سۆفی کەریم ماڵی باپیری کاکە ڕەندە سڵاو بۆ تۆ ئێوە جێگەی شانازین و ڕێز و سڵاوم بۆ کاکە دەرباتی خۆشەویست بە هیوای تاگوونەوە و لەشتاغی بۆ خۆی و ماڵ و خێزانی ئینشاءالله و دەستی تۆش خۆشی ئەم کەناڵە جوانە و داناوە نەبێ من هەتا لە پشتۆم کەس ناتوانێ و ڕادێداکە سپاس بۆ تۆ کاکە ڕەنجیان ئێمە وەڵ ناکەین ئەو ڕادێ جوانە داخرێت بکە خاوەنەکەی تۆی تو بە کەسێکی عزیزی ڕێزم بۆ زەڕب لێرە تایی ماتەکەم بەڕاستی هەمووتان ماندون بەم ڕادێ و زۆر خۆحاڵین ڕادێشی وا هەیە لە هەموو کوردستان و جێگەی شانازی منن بۆ من نەرمەدام بکەین هێشتاکەم زۆر سپاس کاکە ڕەنجیان سپاس بۆ وشە جوانەکانت سپاس دەکەین بە قوربانە بم چاوی تو چاوی ئەمەی زۆر ڕێزمانی بۆت خۆشەویستانم پێتان ڕاگەێنم ڕۆژی چوارشەممە کاتژمێر 3:30 یەکەم حەڵقەی بەرنامەی چایخانەی گەڕیان پێشکەشەکرێ بە میوانداری هونەرمەندی میلی دەنگخۆش و مەقامزانی گەرمیان کاکە ڕەمەزان گەرمیانی چاوەڕوانمان بن و هەروە پێتان ڕاگەێنم ڕۆژی شەممە کاتژمێر 2 لە هۆڵی تەوار هەمووتان میوانن ئەتوانن خۆتان و خانەواتەکانتان ئەم بانگەوازان بۆ هەموو هەوادارانی گەڕای میدیا و هەوادارانی هونەرمەندی میلی هەیە چکە کەیەنە هۆڵەکە زۆربەی زۆری هونەرمەندانی میلی لێ بینن هەموو هونەرمەندانی میلی ئێمە لە ئێمە بانگەش کراون لەو ڕۆژەیە شتێکی زۆر تایبەتان پێشکەشەکەین لە هۆڵەکە لە یادی دامەزانی دەستگای میدیایی گەڕیانە بەداخەو کاکاوژین کە یەکێکە لە ئەندامانی گەڕیان میدیا یەکێکە لە پەیامنێرە خۆشەویستەکانمە لە بەریتانیا ئەمە گەڕێتەوە جینا لەگەڵمانابوو ئەگەر بێت و بەیانی ئەو کتابە بۆ کاکە حەمە بکەن ئەوە لەوانەیە بەردن بەشدار بین لەینەکەیە هەرچی چۆنێ بێ بەشکەمە خوایە باش میشەڵا کتابەکە بۆ کرێ بێ بەشدار بن لەگەڵمانە کاکە هەردیجانێمە دوو جار میوانداری کاک عومەر میشاییمان کردەوە بەس هیچی بەدڵی خۆم نەبوو چکە تێر نابین لە کاک عومەر میشاییش چونکە ڕادیۆی گەڕیان کۆکو وەشەی گەڕیانەوە تا کاکاوژین سپاسێکم چەند گەڕیانێکی پێشکەش کردین کاک عومەر جارێک لەگەڵ تەیموری نمازی جارێکیش بەتەنیا میوانداریمان کردووە
بەڵام هیوادارم چەندین جایتر بتوانین میوانداری بکەینەوە کاکە ماریۆ سڵاو بۆ تۆ ئەگە کۆمنتەکان بەسەرما تێپەڕی بوداوای لە بردنەکەم هەندێک کۆمنتەکان نەماوە لە بەرچاوم مەجلیزیرەک هونەرمەندی دیێرین و سەرۆکی لقی کۆمەڵی هونەری میلی کوردستان لە کەلار و گەرمیان سڵاو بۆ تۆ سڵاوی ناردۆ بۆ کاکە هاوژین و میوانەکان کاک سیروان محەممەد سڵاو لە ڕادیۆی گەڕان سڵاو لە بە خۆبەخشەکانی سوپاس بۆ خاتونونە جەزا جەمالی خۆشەویست و ئەویش ژەنیاری ئامێری نەیە کە پێڵین فرو دەڵێ دەست سەرکەوتوو بن سڵاو مامە جەزا سڵاو لە میوانی بەرنامە و سڵاو لە سافی بەرنمەکە بیسەر و گوێبیست و کۆمنت و نووسرا و بەشدا هەموو ئەوانی کە بەشدا بوون لە بەرنمەکە سڵاو بۆ تۆ کاکە جەزاجیان کاکە تواناجیان تۆش خۆشەویست و چاوی ئێمە سواز بۆ پشگیرەکانتان بەس باوەڕتان نەبێەوەی کە پێتانڵام زۆر زۆر بەواقع ئێڵم بۆنی پیلانێکەکەم هیوادارەمانە بێ ئێمە هەر بەردەوامین ئێمە پێشتر لەسەر شەقامەواتین لەناو کافتریاکانەوە لە کافتریای زەردەشت لە فەرمانبەران لەسەر شەقام ئەگەر ئەو پیلانی ئەوانە سەری کردووە مام ڕادوێمان داخست خوانەخواسەوە چینەوە سەر شەقامەکان دەسەکەینەوە بە چالاکیەوە کافتریای زەردەشت و چەندین کافتریایە ئێمە بەردەوامین ئێمە ناوەستین بە هیچ شێوەیەک هەتاک و هەناسەمان تیا بێ خزمەتکاری هونەر و کولتوری نەتەوەکەمانی کاکەژین بە ئەو خەمانە بڕەوینەوە چکە دیارێک هەندێک لە برادران خەمێ لێنیش بەهۆی ئەوی کە باسیێوانەمان کردووە با گۆرانیەکی زۆر خۆش شتێکتان باس کرد بە حیجاز بەوە زۆر خۆش بوو ئارە بەخوا حەقی خۆیەتیەوە شوێن هەڵوێستی واڵەبان چاوماجەکەم کە عیماد هەزار مێدی و کاکردی فەرموو با بچینە لە ئەو گۆرانیە عزیز منت کوشت با مژەی چاوت عزیز منت کوشت با مژەی چاوت ئەسیرت کردێ بە زۆڵفی خاوت وەها مفتەلام بە بەندی داوت وەها مفتەلام بە بەندی داوت هەرگیز نەجاتم ماخ نابێ لە ڕاوێ هەرگیز نەجاتم نابێ لە ڕاوێ عزیز چرخەکەی گردون بایداوە عزیز چرخەکەی گردون بایداوە پەژارە و خەفە هەر بۆ من ماوە چارە ڕەشی من دەنگی دایەوە چارە ڕەشی من دەنگی دایەوە لە گوێی عالەمە زرنگاویەوە لە گوێی عالەمە زرنگاویەوە عزیز منت کوشت بە مژەی چاوت عزیز منت کوشت بە مژەی چاوت ئەسیرت کردێ
بزلفي خاوي وها مفتلام ببندي داوي وها مفتلام ببندي داوي هرگز نجاتم آخ نابل الراوي هرگز نجاتم نابل الراوي قرتوهي من بي دنيا درويا قرتوهي من بي دنيا درويا جار جار يادم هيوان بتويا نكاز دتواني من بكالتو نكاز دتواني من بكالتو ندلي جتواني لا بدالتو عزيز من تكوش بامجي تشاور عزيز من تكوش بامجي تشاور أسيرة كردن بزلفي خاوي وها مفتلام ببندي داوي وها مفتلام ببندي داوي هرگز نجاتم عزيز نابل الراوي هرگز نجاتم نابل الراوي أغم شودا ونشتم شعري بنوسم جانا شودا نشتم شعري بنوسم زور من هولدان لقلبي نوسم أخ دفتري شعر مليم يرواني تعجب دامابو بني قراني عق دستي لرزوكم خطي تكدابو سري لخوم وشعر امتدابو جاند لي غمجينيش هرنا صوركا دلي غمجينيش هرنا صوركا نمزاني بيري كون ياركا عزيز خيالم سرخوشي كردم عزيز خيالم سرخوشي كردم فكري دوري تو بخوا لهوشي بردم برين داري توم بقاري روا برين داري توم بقاري روا سريلم عاشقا شيت براوا
ئەڵێن جەحەنەم ئاگری گڕیهاس ئەڵێن جەحەنەم ئاگری گڕیهاس بابم سووتێنێ توخوا کەسێ حەقی چاس مەگارە واگرا باش بم سووتێنێ مەگارە واگرا باش بم سووتێنێ خۆشەویستیەکەی یاق لە دڵم دەربێنێ عزیز منت کوشت بە مژەی چاوێ عزیز منت کوشت بە مژەی چاوێ ئەسیرت کردێن بە زۆفی خاوێ وەها مفتەلام بە بەندی داوێ وەها مفتەلام بە بەندی داوێ هەرگیز نەجاتم ئاخ نابێ لە ڕاوێ هەرگیز نەجاتم نابێ لە ڕاوێ دەستان خۆش بێ بەڕاستی هەم میلۆدیەکە زۆر ئارام بەخشە هەم مۆسیقاکە زۆر زۆر دڵم پێکرێتەوە بەڕاستی هەستەکەم بینەران و بیسەرانیش بامان شێوەیە دائیمە ئەوە وتومە هەر کەسێک لەگەڵ کاگەحمە تەبعانەوە ڕێز و تەقدیرێکی زۆر تایبەتی هەیە بەس هەچ کەسێک هەرچی گۆرانی بێژێک لەگەڵ کاکە حەمەی نەیابێ بەڕاستی ئیترەوە ڕۆحێکا منیشار پێم وایە کاک عوسمان عەبدوڵایی ئەڵێ هیوای تەمەندرێژی بۆ هەمووتان نەخوازم دەستی کاکزا خۆش بێ سپاس دەکەم ئەڵێ لەگەڵ کاکە هاوژین ساڵی 2010 گۆراییمان بێکەوە هەیە ڕاستەکە بەس من نەمزانین کاکە هاوژین مامزانی تازە دەسیگرۆ بە گۆرانی 2010 وڵاوە ئەترافێکی باش من کاک جەزا نەوەتەکان گۆرانیم تۆمار کردو بۆ بەرنامەی زەنگی ئەو کاتە لەش ساغ بێ دەست خۆش بێ کاگاسۆی نووری سەلیم کە بەڕاستی هونەرمەندێکی زۆر دەرهێنەرێکی بەتوانە هونەرمەندێکی شانۆکاری بەتوانە پێشکەشکارێکی بەرنامی هوەری بەتوانە و خزمەتێکی زۆری هوەری میلی کردووە ئەتوان بڵم لە من مادووترە بە هوەری میلیەوە چەندین بەرنامی پێشکەش کردووە لە هەر بمێنی کاکزا سوپاس دەکەم کاگاسۆجیان کاگاسۆش بەما شێوەستا خزمەتی هوەری میلیەکە لە بەرنمەیەکی تایبەت لە دێرین تیڤ سڵاو ڕێزم هەیە بۆی کاگەردی ئەحمەد ئەڵە دەنگی خۆش بێ سەرکەوتوو بن کاکاوژین کاک ئەحمەد شەقڵاوە پشت بەخوا بەسەر نەحەزانە سەرەکەون کاک جەزا خوددا پشت و پەنای کەسانی دڵسۆزە ئەوەی ئێوە بەڕێز و ئەزیزەیکەن جێگەی شانازیە هەموو کوردێکیم جیانن زۆر زۆر سپاس دەکەم گیانەکەم پژگیری خۆی پیشانەوە بۆ ڕێگەڕێمیدیا سپاس یەکەم کاگەردی ئەحمەڵە لەگەر ڕێزم بۆ هەمان بۆن ئەڕۆنە سەروانەی بە یەک ساڵ شوقە و جیکلاس و نازانم چی و چیەکردن کاگەردیەمە یەک خەلەلمان هەیە لەگە ڕێمێدیا کچە مۆدیە دوشتمان لانیە بەداخەوە ینی بڵێن تر ئەوە کێشەیەمان زۆرە لەوە ڕۆژ وەستمان پێکردووە ئەوە خەلەلێکی زۆر گەورەیە کە لە ئێمە هەیە کاکەتوە نەقادرەڵێ وڵا فەرینەوە گەڕیانە ئەوە گەڕیانوتنێما ماوژینجان ئەو سەوتار بمێنێ سەوتێکی خۆش و ئارام بەخش و جوانە و کەلیمانە ئەڵەی دافەرم برام دەستی مامەزا خۆش بێ ئی کاکە ڕێباز کاکبورهان زۆر سپاس کاکە توانەجیان کاکەردی ئەحمەڵە و دەنگت خۆش بێ دەنگی کاکە هاوژین دەنگێکی ئێمە بە کوردیڵین بێز خۆی باسە دەنگێکی باسی بێزی زۆر خۆشی هەیە کەنی کەمن ئەو دەنگانە کە بەو شێوەیە باسن بۆ نمونە کۆچکردو هونەرمەندی ناودار ڕفیق چالاک بە هەمان ستایلاوە بە مەقامەکانیەوە لەو دەنگە بێزەوە کاکاوژینەمە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە لەبەرەوەی من دەستم لەسەر دڵمە لە بەرنمەکەیان نەک لەبەر کاتەکە من کاتەکەم هەمووی بەخشم بە ئێوە باوەڕکە وەکو خۆم تێر نابم لە گۆرانیەکان ئەم فەسەتی کە تۆ بە ئێمە بەڵام مەترسی کارەبا و ئەوە بکەیە کە ڕوو هەیە دوای هەموو بەرنمەکەم ئەنەڕوە باوەڕتانە بە بیسەران و بینەران بە ترسەوە بەرنامە پێشکەشەکەین پێشەوەی جارێت تایتڵەکەمان نووسی کە دەست پێ بکەین سێ جار تاتڵەکە ڕۆشت و کارەبا کوژایەوە شۆڕشپایە غەڵە سڵاو ڕێز بۆ کاکە جەزا زۆر سوپاس کاکسیروان محەممەد سڵاو سڵای نەدووە من چاوتان ماجەکەم کاکەژین تۆ هەچ قسێکت هەیە بیکە پێشەوە من لە کۆتایی هەر ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمووان ینی زۆر سپاسی بینەرانی بەڕێزی شەکەم برادرانی پشتی کامێرە بەڕاستی زۆر هیلاک و ماندوون بە پێمانەوە کاکڕێباز بە تایبەتی زۆر سپاسی تۆکەم کاک جەزا بەڕاستی ماندوونە ناسانە ینی دەست داوەتە ئەم کارە زۆر دەمێکیشە چەنەهای وەکو من بە بۆنەی تۆ ئێستا لە ناو هوەران بەڕاستی جێگە دەست دیارە هیوادارم نمونە و زیاد بێ هەر خۆشیتان
سواز بۆ تۆ سواز بۆ خۆشەویستان پێتان ڕاگەێنم سبەینێ کە سێشەمەیە لە دوای کاتژمێر دوو بەرنامەی ڕاستەخۆمان یەکێکیان بەرنامەی پێشبڕچەی گەڕیانە خاتوبانە و کاکە هەردی بێکە و پێشکەشەکەن و بەرنامەی دومیشمان یەکەم حەڵقەیەتی پێشکەشەکەیە بەرنامەیەکی کۆمێدی تەنزامێزە بەناوی خاڵە تەکبیر خاڵە تەکبیر دیارە کاکسامانی حاجعلی و کاکە نەوزاد بەیەکەوە بە قسەی خۆش و کۆمیدیا و تەنز چارەسەری کێشە کۆمەڵایەتەکان دەکەن بەرنامەکە کۆمیدی و ڕاستەخۆ پێشکەشەکرێ بە بۆنەی ئەم بەرنامەیە ڕۆژەو کە ئێستا لە کۆتایی ئەم سوپاسی بێپیانم بۆ کاکە ئەحمەد دەکەم بەڕاستی من دەستی مادبوونێ ئەگوشم کە بە سێ قاتی ئەم بینایە بەو ئۆرگە قورسەوە کات زەحمەت دەکێشنێنە سەرەوە وەرە ئێمە سوپاسی کاکە حەمەدیانەکەم هیوادارم لە لووتکەیە بیبینم کە ئەو گەنجە بەڕاستی جێگەدەستی دیارە لەناو هوەرە کە ئەیبینم لە زۆربەی بەرەمەکان لە زۆر خۆشحاڵم ئێستا سوپاس بۆ کاکە ئەوژین سووداشی سوپاس بۆ کاکە ڕێباز و کاگەلان و کاکە میرشاد و پشتی کامێرە هەر هەمویان کاکبران وتمان لەوە لای ناونیانی سوپاس بۆ بەشی کۆنتترۆل هەر هەمویان سڵاو ڕێز بەموتان ئێوارێکتان ئەم ئێوارە هەموو ئێوارەکانتان پڕ بێت لە ئارامبەخشی خۆشی من بەڕاستی ئارام بوومەوە بە گۆرانیەکانی خۆشەویستانە و کاکاوژین و مۆسیقاجوانە فەرم لەگەڵ دیاری بەرنامەیە بەخواتان نەسپێری هەربایێمەیۆ ئاوان لەسەر کۆی لەیلا منیش بەو بایان دەبم خۆش دەمە منیش بەو بایان دەبم خۆش دەمە دەروێشم حەزم ما زۆر لە گریانە لەگەڵ پێکەنین بووم بە بێگانە لەگەڵ پێکەنین بووم بە بێگانە خۆ من حەز ناکەم کەس بگرێنێ خۆ من حەز ناکەم کەس بگرێنم ئاز هەمیشە شادی بۆ دڵان دێنم هەمیشە شادی بۆ دڵان دێنم هەربایێمەیۆ ئاوەم لەسەر کەلگۆیژە چین لە دڵایە وەرە و پێم بێژە چین لە دڵایە وەرە و پێم بێژە تۆ خۆدەی زانی نیمە سەرمایە ماڵی دەروێشیم لە خزمەتایە ماڵی دەروێشیم لە خزمەتایە ئەگەر بتوانم تۆ بەدەست بێنم ئەگەر بتوانم تۆ بەدەست بێنم سەخفی گەردوونێن بۆ ئەڕوخێنم سەخفی گەردوونێن بۆ ئەڕوخێنم هەربایێمەیۆ لەسەر کۆی لەیلا منیش بەو بایان دەبم خۆش دەمە منیش بەو بایان دەبم خۆش دەمە
منی هەژارە منیان کردە خانە خوێ شەو نییە بێخام نەڕۆمە ساجێ شەو نییە بێخام نەڕۆمە ساجێ لەکەی دێوانە چەشنی دەریایە لەکەی دێوانم چەشنی دەریایە ئەم بەقەت کوردستان خافەتی تایە بەقەت کوردستان خافەتی تایە ئای هەربایێمەیۆ هەربایێمەیۆ ئاوەق لەسەر کۆی لەیلا منیش بەو بایان دەبم خۆش دەمە منیش بەو بایان دەبم خۆش دەمە کاڵێ منازار کاڵێ منازا ئاو هێندە بە جوانی دروستکەری خوای خۆ بۆ خۆدوانی دروستکەری خوای خۆ بۆ خۆدوانی خوا تۆی دروست کرد زۆر بە شیرینی خوا تۆی دروست کرد زۆر بە شیرینی ئەم بە حاڵاشە ئێمە نابینی بە حاڵاشە ئێمە نابینی هەربایێمەیۆ هەربایێمەیۆ ئەوەن لەسەر کەلگۆیژە چیت لە دڵایە وەرە و پێم بێژە چیت لە دڵایە وەرە و پێم بێژە